وەرزی درێنەکردنی برنجی کوردی گوندی چەوتانە لە قەزای پێنجوێن. ماوەی چەندین ساڵە چەڵتوک لە دەڕاستە وەردەگرن و جیاواز لە ساڵانی پێشووتر ئێستا ئاسانکاری لە بەرهێنانی برنجی چەوتان کراوە. چەڵتوکی ئیمساڵ باستەی گەرماوە تۆزێک زۆر باش نییە، ئاوەکەی زۆر گەرم و زۆر ئەنجایتر تا ئیسە هینمان نەکردووە بڵێن بزانین ڕێژەکەی چۆنە. هێشتا ئەوتە نیوێها لە شارا و نیوە لە دەڕاستە و ئاوایە. من بیرم بێ ئەمە 5 ساڵیش بەم دەڕاستەیەکەین. لەوە پێش بەڵێ بەگایش بیلامایە بەگایشمانە پێشەکی خەرمانمانە کرد و دوای خەرمانەکە گشتمان کۆ کردووە لەو شوێنە ئەنجا بیلامانە گاگێرە و دوای ئەوە هەم مەکینە هات بە تراکتۆرەمان کرد، تراکتۆری عنتەر گێرەمانە کرد. وەڵاهی داواکاریمان ئێمە خۆ حکومەت تا ئیسە هیچ یارمەتیشی داوین. ئەگەر حکومەت یارمەتیمان باتەوان ئێمەش ئەتوانی بەرهەمما زیاتر بێ، بەڵام تا ئیسە ئێمە حکومەت لێی پرچیونە ئەشیا و حیز ئەشەولات وەزێ جۆگەیان بۆ کردوون و هیچی تر. جوتیارانی سنوورەکە دەڵێن ڕوبەڕووی کێشە و گرفت بوونەتەوە لە بەرهێنانی برنجی کوردیدا، ئەویش کەم ئاویە و حکوومەتی ژاوکاریان ناکات. تەواوی قۆناغەکانی بەرهێنانی برنجی چەوتان لەسەر گیرفانی خۆیان دەکەن. بەڵام ئەمە کێشەی کەم ئاوی کوشتوێنی تۆزێک کەم ئاوین ئەنا ئەگەر حکوومەت دابین مامکەوت ئیشمان بۆ بکە باوەڕم پێ بکە برنجی چەوتان زوو ساقە بێتەوە، بەڵام بە حکومەوەی تۆزێک کەم ئاوین کەمەکەی نیسە تەمان من ئەمەم کردووە لەوانێ با بڵێن تەنێک ئەو پەڕی زیاتر کەمتر مەسەل ئەوە ئەوە با بڵێن بە حکمەوە هەمی دەتەنی تیاابێ با بڵێن ێ باشە تۆ دەتەن چی لێ ئەەکەی دەتەن هیچ ناکرێ، بەڵام ئەگەر حکومەت هاوکاریمان کە ئارە وەڵڵاهی برا لەوانەیە ژەبچێ بۆ جنوبی عێراق با بڵێن باشە، بەڵام حکومەت هاوکاریمان ناو جۆگەکانمان هەمی تەماشاکە هەمی قوڕ و بەرد و ئەوەیە هیچ هاوکاریەکمان نییە. لە سنووری قەزای پێنجوێن زیاتر لە 100 جوتیار بە تایبەت لە گوندی چەوتان برنجی کوردی بەرەمدێنن، هەرچەندە برنجەکە بەتام و بەناوبانگە، بەڵام لە بازاردا کیلۆی بە 70,000 دینار دەفرۆشرێت. جوتیارانیش دەڵێن ئەگەر حکوومەت هاوکاری جوتیاران بکات ڕێژەی بەرهێنانی برنجی کوردی لە بازاردا زیاتر دەکەن و ئەو کات هەم بەرهێنانەکە زیاتر دەبێت و هەم نرخەکەشی هەرزان دەبێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی چەوتان لە قەزای پێنجوێن.